چەندی گەڕام لە شارە نامنی کەس وەک تۆ جوان بێ چیژۆڵە نەشمیلانەکەی جاران چۆنابێ نێوانمان وابێ گیانە بە یادی سەیرانەکە ئەی ناوداران بریندارم بریندارێ من ناوم ڕزگار محەممەد شێخ محەممەدە ناسراوم لە کوردستان بە ڕزگار ڕەنجەڵ لە شارۆچکەیەک لە شارۆچکەکانی دەڤەری هەولێر بە ناوی شارۆچکەی گوێر لە دایک بوویمە. قۆناغی سەرەتایی و ئامادەیی و ناوەندیم هەر لە کوردستان لە شاری هەولێر تەواو کردووە. لە هەر قۆناغێک لە قۆناغەکانی ژیانی مندا کەسێک مامۆستایەتی منی کردووە و منی پێگەیاندووە. بە تایبەتی ئەو مامۆستا گەورانەی کەوا لە قوتابخانەی بنەڕەتی و لە وەکو مامۆستا ئەنوەر خۆشناو یاخود ئەو کاتە ناودار بوو بە ئەنوەر کاوانی شەهید کرا لە شۆڕشی ئەیلۆلدا، یان لە قۆناغی ناوەندی کۆمەڵێک مامۆستای تر، لە قۆناغی ئامادەیی مامۆستا ئیسماعیل خۆشناو و مامۆستا پۆڵس یاعقوب عەسکەر و ئەوانە کۆمەڵێک کەس بوون کە ئێمە بەڕاستی ڕێگایان بۆ ئێمە خۆش کرد کە بەردەوامی بدەین هەتاوەکو ماوەین خزمەتی وڵاتەکەی خۆمان بکەین. لە پاشی تەواوکردنی قۆناغی ئامادەیی دەتوانم بڵێم ناچار کرام ڕوو لە هەندەران بکەم، چونکە لە ژیانمدا هەموو کەسێک وا لە بنەماڵەیەکی کورتپەروەریش پەروەردەکرا بووم و ئەوەشم کردووە پەیڕەو دەکرد کە بچمە هەر وڵاتێک دەبێ مامۆستایەک بۆ خۆم بدۆزمەوە. لە سەرەتادا لەگەڵ هونەرمەند مەهدی ئومێد لە وڵاتی پۆڵۆنیا یەکتریمان گرتەوە، دوایە تۆزێک تەنجان پێ هەڵچنین ناچار کراین بین لە یوگسلاڤیا بگیرسینەوە، یوگسلاڤیای ئەو کاتە لەوێن دەرێ لەگەڵ کاک مەهدی ئومێدی دەرهێنەر بەیەکەوە ژیاین ماوەیەک. ئەو کاتێک کە ئێمە چوینە دەرەوە کورد زۆر کەم بوو، بە پەنجەی دەستیش نەدەژمێردران. لەبەر ئەوە ئێمە کە هەستێکی نەتەوەییمان هەبوو دەبوایە لە هەموو بوارەکاندا، چونکە کورد کەم بوو دەبوایە هەموو کارەکان بکەین، کاری هونەر بکەین، کاری کوردایەتی بکەین، کاری خوێندن بکەین و کاری ڕاگەیاندنیش بکەین. لە قۆناغی یەکەمی یوگسلاڤیا دەستمان کرد بە دەرهێنانی گۆڤاری کورد لەگەڵ هەموو ئەو کووردە نەتەوەیانێکە لە ناو یوگسلاڤیادا بوون. دوای کێشەیەکی گەورە کە بۆمان دروست کرا کە نەتوانین لە یوگسلاڤیا بمێنینەوە، هاتینە چێکۆسلۆڤاکیا. لە چێکۆسلۆڤاکیا کە زۆر من شانازی پێوە دەکەم، لە یەکێک لە فێستیڤاڵە جیهانیەکاندا لەسەر 30 وڵات بەشداریم کرد. توانیم لەو فێستیڤاڵە جیهانیە کە بە ناوی فێستیڤاڵی گۆرانی سیاسی جیهانی بوو، خەڵات و شەرەفی ئەو فێستیڤاڵە گەورەیە بە ئێمەش ببەخشرێ وەکو کورد، و هەر چوار وڵات کە ئێمە بە زۆر پێوە لکاوە هەر چواریان دژی ئەوە بوون کە ئێمە بەشداری ئەو فێستیڤاڵە بکەین. دوایێ لە زانکۆی کارلۆڤۆ یاخود زانکۆی چارلز لە پراگ کە وەکو قوتابیەک وەرگیرام لە زانکۆ دەستم کرد بە خوێندن، ئەویش بە ڕێنمایی و ڕاوێژکاری لەگەڵ مامۆستایەکی گەورەی کورد کە ناوی مامۆستا قادر دیلان بوو، تەمەنێک بە یەکەوە ژیان، یادی بەخێر.
و زۆریش پێویستە بەرنامەی تایبەتی بۆ ژیانی ئەو گەورە پیاوە بکرێت. وتم مامۆستا دیلان من وەکو هونەرمەندێک بەڕای تۆ چ بخوێنم؟ وتی ڕۆژنامەگەری هەڵبژێرە، چونکە تەواوکەر ڕاگەیاندن تەواوکەری هونەرە، هونەریش تەواوکەری ڕاگەیاندنە. ئەو قسەی مامۆستا دیلان زۆر کەوتە عەقڵم، زۆر کەوتە مێشکم، بڕیارمدا کە ڕۆژنامەگەری بخوێنم. لە قۆناغی سێی ڕۆژنامەگەریدا بووم، کۆمەڵێک چالاکی گەورەمان کرد لە بەکارهێنانی چەکی کیمیاوی لە هەڵەبجە. هەوڵمدا کۆمەڵێک چالاکی بکەم، چالاکیەکانیش ئێستاش وەکو بەڵگا لە بەردەستمدا ماوەن. یەکێک لەو چالاکیانێکەوە توانیم لە ڕۆژنامەکانی وڵاتی چێکۆسلۆڤاکیا، ئەو کاتی چێکۆسلۆڤاکیای، ئەو کاتی چیک، وێنەی کارساتەکانی هەڵەبجە لە گۆڤار و ڕۆژنامەکاندا بڵاو بکەمەوە. ئەوە یەکێک لە گۆڤارەکانە کە وێنەی بریندارەکانی هەڵەبجەم تێدا بڵاو کردوتەوە، باسی هەڵەبجە و وێرانبوونی بەکارهێنانی چەکی کیمیاوی لە بەدەستی ڕژێمی گۆڕبەگۆڕی بەعەز. ئەوە یەکێکە لەو نووسینانەکە بەڕاستیم زۆر شانازی پێوە دەکەم کە زیاتر لە 30 ساڵەوە بەرەوەم کردووە. چ کلیلێک ئەو دەرگایی لە من کردەوە کە من هێشتا زانکۆم تەواو نەکردووە، کۆلێژم تەواو نەکردووە کە ڕوو لەوە بکەم. پێش هەموو شتێک ئەو هەستە کوردایەتی کە من هەم بوو و ئێستا هەتا مردنی ژار ئەو هەستەنەتەوەی ئەمار وەکو خۆی و ڕەنگە پتەوتریش بوو بێت. ئەو یەکێک. دووەمینیش کلیلێکی تر ئەو دەرگایە بۆ زیاتر بۆ کردمەوە، ئەویش بووم بە ئەندامێکی چالاکی یەکێتی ڕۆژنامەنووسانی جیهان. دەرگای زۆر لە من کردەوە کەوا بەرامبەر بە دوژمنەکانیش لە دەرەوە کە دوژمنەکانمان دەهاتن یان دۆستی دوژمنەکانمان دەهاتن، دەمانتوانی لە ڕێگای ئەو ناسنامەیە من بەش بە حاڵی خۆم بگەینمە ئەو کۆنفرانس پرێس کۆنفرانسانەی کەوا دەکران دەنگی میلەتەکەی خۆم بە خەڵکەکە بە دۆستی دوژمنەکان بگەێنم. لەوانە بۆ نمونە یاسر عەرەفات، جارێکیان لە پرێس کۆنفرانسێکدا یاسر عەرەفات هات باسی ئێش و ئازاری گەلی فەڵەستینی کرد. منیش دەستم هەڵبڕ چێ پرسیاری من ڕۆژنامەنووسێکی کوردم، بەڵێ پرسیارم هەیە. بە عەرەبیەک پێم گوتم تۆ باسی ئێش و ئازاری میلەتێک دەکەی داگیرکراوە لەژێر دەستی ئیسرائیل، بەڵام میلەتێک لەبیر چووە دۆستایەتی ڕژێمێکی فاشی دەکەی کەوا میلەتێکی لەژێر کەوتوتە ژێر دەستی ئەنفالی دەکا و کیمیاباران دەکە، ئەویش سەدام حوسێنە. یاسر عەرەفات لە من تووڕە بوو بە پاسەوانەکانی گوتی ئەو ڕۆژنامەنووسە ئاژاوە چێ ببەنە دەرەوە. منیان لە پرێس کۆنفرانسەکە خستە دەرەوە. بە هەموو ئەو وێنانێک کە لەبەردەستمان بوو چی بەسەر کارەساتی هەڵەبجە و ئەنفالدا هاتووە، قوتابخانە لە شاری پراگ و لە شارەکانی دەوروبەری پراگ دەسوڕاینەوە، دەرسەکانی وانەکانی مێژومان لە مامۆستایەکان وەردەگرت، لێیان دەپاڕاینەوە بۆ ئەوی بە منداڵەکان بڵێن ئێوە لەو ئازادیە خۆشەدا دەژین، منداڵیش هەیە لە کوردستان بە چەکی ژاراوی ئاوای لێ دەکرێت، ئاوا ڕسمەکان. ئەوە کاریگەریی زۆری هەبوو، وای لێ هات کە من بەردەوامی بدەم. بەڕاستی ئەو ناسنامەیە وای لە من کرد کە بەردەوامی بدەم، خوێندنی ماستەریش تەواو بکەم، خۆشبەختانە بتوانم دکتۆراش تەواو بکەم. پلەی زانستی من جگە لە دکتۆرا پلەی پرۆفیسۆری یاریدە دەرمە لە زانکۆ. وەکو مامۆستایەکی زانکۆ دەتوانم لە بواری ئەدەبیەوە خزمەتێکی زیاتر بکەم. ئەویش کۆمەڵک نووسینی زۆر چاکم هەیە، کۆمەڵک توێژینەوەی زۆر چاکم هەیە لە بۆ دوا ڕۆژی میلەتەکەمان. کۆڕی زانیاری
هەفتا وڵات بوون توێژینەوەیەکی زانستیم کرد لەسەر ئەوەی کە گەلانی باڵقان بە تایبەتی سربیا و کرواتیا و بۆسنە و هەرسک و بڵغار و ئەوانە هەمویان لە ڕەچەڵەکدا کوردن چەند هزار ساڵێک لەمەوبەر کورد ئەو وڵاتەی ئەو بەڵقانی ئامەدان کردوتەوە کە پێی دەگوترێ باڵکان ینی سربەکان یاخود بڵغارەکان قەت ناڕێن باڵقان هەر قاف نییە لە وەکو پیت بەس کافە باڵەکان و ئێستا کە باڵەکانمان هەیە باڵەکایەتی لەوێ ڕادەستیان پێکردووە بۆ ئاوەدانکردنەوە بۆیەش هەموو ڕووبارەکان زۆربەی زۆری شارەکان زۆربەی زۆری ناوەکان زۆربەی زۆری ئاژەڵەکان وەکو کوردیوان لە کۆمەڵێک لە تەلەڤیزیۆنەکان گرنگیان پێدا و کۆڕی زانیاری جگە لەوەی پلەی پرۆفیسۆریان بە مندا پلەی زانایان بە مندا ڕێککەوتنێکیشان بۆ من دروست کردکەوە دیاری شا قوستەنتین یاخود خەڵاتی شا قوستەنتینیشم پێ بەخشێ لە یەکێک لە فێستیڤاڵەکان هەر لە وڵاتی سەربیە لە ساڵی 1970 یەکەم سرودی هونەریم بۆ ڕادیۆ کوردی تۆمار کرد ئێستاش سرودەکە دایم لە مێشکمدا دەخولێتەوە شاعرەکەی مامۆستا ئەنوەر کاوانی بۆ میهێنا کە ئەو کاتە لە قۆناغی بنەڕەتی بووم مامۆستا ئەنوەر ئەو شاعرەی پێگوتم و ئاوازەکەی کە دەڵێ کوردە مۆژ دەبێ ساڵی تازەیە یازدە یازاری تیا ئامادەیە یازدە یازاری تیا ئامادەیە بەیانی ئازار دەنجی دایەوە لە ڕێگەی ڕاستی دوورگەڕایەوە تەمەنم 10 ساڵ 11 ساڵێک دەبوو کە ئەو سرودەم تۆمار کرد ساڵی 70 کاروانی هونەری من لەو سرودەوە دەستی پێ کرد پاشان لە ساڵانی هەفتا کۆتایی هەفتایەکان گۆرانێکی دڵداری بەڵام لە ناو قالبێکی سیاسیدا لە ئاواز هۆندراوی خۆم کە تازە دەستم بە نووسین و بە ئاواز دانان و گۆرانی گوتن دەکرد بە ناوی قاس بە قاسپی کەواندێ لە کوردستانە عشقی باڵا یارێکم ناوی ژیانە قاسپی کەواندێ لە کوردستانە عشقی باڵا یارێکم ناوی ژیانە دەیدەی قەولە یارە هەڵگرم تێر لە باوەشی گرم قەولە یارە هەڵگرم تێر لە باوەشی گرم یاری شوق و نازەنین یاری شوق و نازەنین ئەو شعرە و ئەو ئاوازە لەگەڵ تیپی مۆسیقای کۆمەڵی هونەری وێژەی کوردی لە فێستیڤاڵ بەشداریمان تێدا کرد و ڕۆژانە ئەو وەکو ناسنامەیەک ئەو گۆرانیە بوو بە ناسنامەی من هەتاوەکو ئەمڕۆژ لە کاری هونەریدا بەردەوامم منزل بێ ڕۆڵەیەی ئاسینگەر کورە وەکی مار بێ هاوارەیەوە تاکەی گەڵا ڕێزە کەی دنیا بە ئاگادێ بۆ بەهاری کوردستان ئەو زانایانە کە بینیان جەنابی سەرۆک بارزانانی خولیای ڕێفەراندومە و نیازی سربەخۆیی کوردستانە نامەیەکیان ئاراستەی جەنابی سەرۆک بارزانانی کرد ئەوە نامەکەیە ئەوە من تەرجمەم کردووە بۆ سەرکوردی ئەوە واژۆی 50 زانای ئەو وڵاتەیە کە واژۆیان کرد نردیان بۆ جەنابی سەرۆک بارزانانی زۆر بە ئاشکرا دەڵێن هەندێک بەرژەوەندی کاتی خۆی کە ئێمە بەشێک بووین لە یوغۆسلاڤیا بەرژەوەندیەکان وایان کرد کە ئێمە دۆستایەتی ئێوە لە بیر بکەین بەڵام ئێستا دەمانەوێت تاویز بکەینەوە و بە تایبەتیش یەکێک لە نووسەرەکانی ئێوە سەلماندوویەتی بە شێوەیەکی زۆر ئەکادیمیانە کە ئێمە لە ڕەچەڵێکی ئێوەین بۆیە داوات لێ دەکەین و پاڵپشتین هەموو وڵاتەکەمان و هەموو ڕایگشتی ئێمە پاڵپشتی جەنابتە
لە سەرکەوتنی پرۆسەی ڕێفراندۆم و سربەخۆی کوردستان. En zijn 3 jongere dochters in het Flevo ziekenhuis in Almere. Rizgar Rengero. براینە برادەرینا من دەرێم سێبەرێ سەفینی بە سەمارە دیاناندا دەنوڕی ئەمە دەمگۆتە بەژنێ باریک و زەندەیەوە بازند و ساوێ ڕشکۆکە پەرچەمەکی سۆری بەخنە سەرەکی بەلا سەرایە دەتووەرە و سارە کە هاوی نێگە لە گەرمایە کە پرێکی لەو خۆمان دروستکەینە سێبەرێ ئای سەفینی و من لە هیچ کارێکی خۆمدا پەشیمان نیوە. ئێستاش کە گەڕاومەتەوە کوردستان تەنها مەبەستی من ئەوەیە ئەو پەیامە و ئەو هەستەنەتەوەی من هەمە بیگەینمە قوتابیەکانی زانکۆ. هەر ئەوەندەش دەڵێم هاتوومەتەوە لە وڵاتی خۆم ببرم.